لە گەژانکەکانی کوردستان چەند ڕۆژە خۆپیشاندانمان کردووە و سووریم لەسەر بڕیارەکەمان کە پێویستە دەرماڵەمان پێ بدرێت و ئێمە بە پشتبەستن بە خودای تاقانە بە دانەری ئەو ڕاگری ئاسمان بە فەرمانڕەوای هەموو جیهان بە ئەندازیاری مەزن بە خودای جیهانیان بە خودای بەخشندە و میهرەبان ئێمە سووریم لەسەر بڕیارەکەمان ناوەستین هەتاکو مافی خۆمان بەدەست نهێنین وەروەها بە کۆی دەنگی هەموو خوێندکاران لە گشت زانکۆکانی کوردستان ئێمە دەمانەوێت یەک داواکاریمان بەکردار بۆ جێبەجێ بکەن ئەویش پێدانی دەرماڵەیەکە لە دوای ساڵی 2014ەوە لێمان زەوت کراوە دەمانەوێت بۆمان بگەڕێتەوە بۆ هەموو خوێندکاران بەگشتی ئێمە بەردەوامی ئەو ڕۆژانێکە خۆپیشاندانمان کردووە ئەوە تەنها سەرەتایەکە و پێشەکیەکە ئێستا خۆپیشاندانی ڕاستەقینە دەست پێ دەکات و هەروەها سووریشین هەتاکو داواکاریەکانمان جێبەجێ نەبێت چونکە پەروەردیگارمان دەفەرمێ هەرگیز وڵاتێکی ستەمکار دروست ناکەم و ناهێڵمەوە با موسڵمانیش بێت بەڵام وڵاتێکی دادپەروەر دروست دەکەم و دەهێڵمەوە با خوددانە ناسیش بێت ئێمەش هەرگیز پرسیارمان لە خۆمان کردووە کە ئایا ئێمە دەوڵەتێکی موسڵمانین بۆچی پێش ناکەین ئەوە هەمووی قوبوڵکردنی زۆر مستەمە داواکاری لە سەردەم چین توێژەکان لە سەردەم چین توێژەکان کە بینە سەر شەقام و پشتگیریمان حتى هنا بن قردتان ايه او